جای پشتی گفن ایران ایجی بمباران کردن ناوند حزب دموکرات کل باشور کردستان و مترسیال لسر جیان سیویل آنجی لیکن با آزادی پناهبران روجالات کردستان به تمامی هاتیا والا کردن جبوی زانیاری زیادتر جمعی افکار خوا گلباخ بهرامی جکویه ورگرین گلباخ افدامت باش ادی زیادتر وجاری جی بحثا روشاوی نافچه بکی و زانیاری زیادتر لجمته و میوانند. بەڵێ سڵاو ژوانم کاتەی تۆش باش دیارە من ئێستا لە کەمپی ئازادی پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانم لە کۆیە وەکو دەنگۆی ئەوە بڵاو بووە کە ئەو کەمپە چۆڵ کراوە هەڕەشەی تۆبارانکردنی کۆماری ئیسلامی ئێرانی لەسرە ئەوەی کە لێرە دەبەرپرسانی ئەو حزبە بە منیان وتووە هیچ ئەگەرێکی چۆڵکردنی و کەمپە لارادانیە وەکو ڕۆژانی ئاسایی تر پێشمەرگەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئەرک و کارەکانی خۆیان لێرە بەردەوا من بەڵام ڕێو شوێنێکی تونند و تۆڵی ئەمنیەتیان گرتۆ دەبەر و لە ئامادەباشی تەواودان بۆ ڕۆبوونەوە لەگەڵ هەر ئەگەرێکی نەخوازرا و کا لێرەدا بێتە ئاراوە من زیاتر لەو بارەوە لەگەڵ بەرپرسی پەیوەندیەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە کۆیە بەڕێز فواد خاکی بەیکی قسە دەکەم کاک فواد ئەم کاتت باش دیارەکە ئەو دەنگۆیانە بڵاو بۆتەوە ئەگەری هەڕەشەی و هەروەها تۆبارانکردنی کۆماری ئیسلامی ئێران کە هەڕەشەی کردووە لە کەمپەکانی ئێوە بکرێت ئێستا بەگشتی بارودۆخی کەمپەکانی ئێوە خەڵک لە نێو کەمپی ئازادی حزبدا چۆنە؟ ئێمە دیارە و هەواڵانە بە تەواوەتی ڕەت دەکەینەوە کە کەمپەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران چۆڵ کراوێتن و بنەماڵەکان کەمپیان بەجێ هێشت بێ تەنیا جیاوازیە کە هەیە لە ڕووی ڕۆژانی ڕابردووەوەی کە لەباری ئەمنیەوە بڕێک ڕێوشێنی ئەمنی تونند و تۆڵتر کراوە ئەویش بەهۆی ئەو هەڕەشانی کۆماری ئیسلامی ئێرانە کە لە لایەن نەهادە فەرمیەکانی خۆی و ڕایگەاندووە هەرچەندە دوێنێ سکرتاریە حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕاگەیەندراوێکی ئاراستەی سەرجەم کنسولگەریەکان و UN و هەروەها دەستگاکانی ڕاگەیان لە هەرێم کرد بەڵام ژیان دەبینی دەتوانن بۆ خۆتان تەسویری کەن لە کەمتا ئاسایی وەکو ڕۆژانی ڕابردوو چ لە ئۆرگانەکانە چ لە بنەماڵەکاندا خەڵک خەریکی ئیش و کاری خۆیەتی. ئێوە لە پەیوەندەکانی حزبن لە کۆیە ئایا لە ئەوێەوە هیچ لایەنێکی پەیوەندیدار پەیوەندی پێوە کردوون بۆ ئەوەیە کە فشارتان بخەنە سەر چ لایەن حکوومەتی هەرێمەوە بێ یا هەر لایەنێکی تر کە داوا لە ئێوە بکەن کەمپەکانتان چۆڵ بکەن یا ئەو هەڕەشانەی ئێران تا چەندە بەجددی لەسەر هەڵسوکەوت وە ژیان لە ئەم کەمپەدا هەیە تا ئێستا لەلایەن بەڕێوەبرایەتی یەکەی ئیداری کۆیە چ قایمقامیەتی کۆیە بێت چ دەستگاکانی ئاسایش و پۆلیس بێ بە شێوەی فەرمی هیچ بە ئێمە نەگەیشتووە بەڵام زۆر جار تەلەفۆن بۆ ئێمە کراوە ئەوش لە ڕووی ئەوەی کە ئەوان ئەو لێدوانانەی کە لەو سایتانەدا بڵاو دەکرێتەوە هێندێک جار بە هێندی وەردەگرن و ئەوانیش دەبینن ئەمنیەتی سیاسی و هەروەها تەشکیلاتی و هەموو باریکی و کەمپە لە ئەستۆی دەستگاکانی ئیداری و ئاسایشی هەرێمی کوردستان لە کۆیە بۆیە لە هەموو بارێکەوە ئەوان چاوەدێری بارودۆخەکەکەن بەڵام بە فەرمی تا ئێستا هیچ شتێکیان بە ئێمە نەوتوو. ئێوە وەکو حەزب بە فەرمی داواتان لە هیچ لایەنێ نەکردووە بۆ پاراستنی کەمپەکان بە تایبەتی لە سنووری کۆیە کە کەمپەکانتان لەو سنوورند کە بتان پارێزن بە هیچ شێوەیەکی ئەوان هیچ جوابێکیان بێەوە داواتەوە هیچ بەڵێنێکیان داوە کە لەبەرەوەی کە کەمپەکانی و لە سنووری هەرێمی کوردستاندایە و سنوورەکانی ئێرە لەلایەن کۆماری ئیسلامیەوە تۆباران کراوە. ئێمە بە شێوەی فەرمی داوامان لە ڕێکخراوی نەتەوەیە گردوەکان ئۆفیسی هەولێر و هەروەها سەرجەم کنسولگەریەکان هێزی هاوپەیمانان و هەروەها هێزە سەرکیەکانی کوردستانی عێراق کردووە و بۆ خۆشمان لە ڕووی هێز و توانای خۆمانەوە زیاتر حساب بکەین و هێز و توانای خۆمان دەکەین ئەمە حەکێک بۆی کە چاوەدێری بەسەر کەمپ و خەبات و تێکۆشانی خۆمان بکەین. بەڵام ژوان ئەگەر دەرفەتم بدەی لێرە کۆمەڵێک گەنج لەلای من وەستاون لە پشتەوە گەربیان بینن لە دەورەی وڵات گەڕاونەتەوە ئەندامی حیزبی دموکراتی کوردستانە هاتوونەتەوە بۆ دەورەی پەروەردەی و سیاسی لەگەڵ یەک دوو کەسیان قسە دەکەن بۆی کە بزانم بۆچی هاتوونەتەوە بۆ ئێرە و ئامانجیان لە هاتنەوەیان لە بەشداریکردن لەو دەوراندا بۆچی لێرن و چه هدفێکتان هەیە بۆچی هاتوونەتەوە بۆ دەورانە؟ هدفی ئێمە ئەوەیە کە بینەوە کوردستان حیزبەکەی خۆمان بناسین لاوانی بناسین ئەو دەورەی لاوان بۆ مەیداناوە دەورەی سیاسی دەورەی پەروەردەیی بۆ داناوین هەتا لاوەکان لە دەرەوەی وڵات کە ئێمە لە دەرەوەی وڵات دەژین پەروەردە بین ئاشنا بین بە پرسەی کورد و وەحزی ڕۆژهەڵاتی خۆمان. ئێستا بارودۆخ لە ئێرە چۆنە لەم کەمپەک ئێوە هاتوونەتەوە چۆنی دەبینی ئایا وەکو پێشووتر ئاساییەوە کۆ دەنگوانەیە کە هەیە تۆ چۆن دەبینی لێرە؟ لێرە ژیانێکی زۆر ئاسایی ڕۆژانەیە هیچ فەرقینە لە ڕۆژەکان جیاوازتر ئەوەی لە تۆڕە کۆمەڵاتەکاندا باز دەکرێت
هەمومان نۆڕی جمهوری ئیسلامیە کە ئێمە لە دەرەوەی وڵات هاتوینەوە ئاشنانین بە وەحزی ئێرە داخوا کەمێک جیاوازتر بێ بەڵام ئەو ژیانێ لێرە هەیە زۆر ئاساییە و کەسیش کامپەکانی بەجێ نەهێشتووە. بەڵێ زۆر سپاس با لەگەڵ یەکێک لەو خانمانش قسە بکەم کە ئێستا لێرەیە. ئێوە بۆچی هاتوونەتەوە هەد ئامانجتان لە بەشداریکردن لەو دەورە سیاسی و پەروەردەی لەناو حیزبدا چۆنە بارودۆخی ئێرە بەگشتی چۆن دەبین؟ ئەوە ئەمە ئێستا لەرەیەکی لاوانی نۆروێژ هاتوینەوە. ئەمە هاتوونە بۆەوەی بۆ خۆمان هەر چوارمان منداڵەکان لێرە لە دایکبوونە لە هەولێرە بەڵام لێرە قەت ژیانمان نەکردووە. هاتوونە بۆ ئێرە بۆەوەی زیاتر بزانی کوردەواری چۆنە لە کورتتوری خۆمان حاڵی بین دوای بگەڕێنەوە بۆ نۆروێژی بۆوانی لە یەکیتی لاوانی لە نۆروێژیش بۆیان باسکێم بزانیم چۆن لێرە کوردەکان ژیان دەکەن چۆن مەسەلەن یەکیتی لاوانی کوردی ئێرە چۆن بەڕاو دەچێ دەگەڵیان باس بکەین و ئەوانش دەگەڵمە فێر بن. بەڵێ زۆر سپاس. بەڵێ ژوان ئەوەی کە ئێستا من لێرە بینیمان بارودۆخ لەناو کەمپەکاندا ئاساییە بەڵام وەکو وتم ڕێوشێنی توندی ئەمنی گیراوەتە بەر و حیزبی دموکراتیش ئەو هەڕەشانەی بەجددی وەرگرتووە ئەو گەنجانەش کە لە دەرەوە هاتوونەتەوە ئاماژەبەوە دەکەن بۆ پەروەردەیەکی سیاسی و فکری و نظامی هاتوونەتەوە بۆ ئێرە وەکو ئەوانیش باسییان کرد ژیان لێرە ئاساییە و پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانیش لە ئامادە باشی تاودا. تمام ایدی افکار گلباخ دیدی وکی آوانج آماجه پکری گویدی جیان لوی داره آسایی نه وکی بیت چول کردن زور سپاس افکار گلباخ بهرامی تو شایی که راستا خو